شێوە یەکێک بوونەوە ئینسان ناڵێ وەڵا بەڕاستی خەمووە وڵی ئەوەکە خۆی گەورە استفادەی دەکات خەڵک ڕێزی قبولی ناکات شتێکی دیکە بەچی ناکات وەڵام تێکی دوایە ئەمە کاکی شورە باس هەموو خەڵک بەڵام خۆشبەختانە خوشحاڵی کە مامۆستای بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە ئەوڕۆ وەکو مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بەشداریمان کرد لە پرسەی کاکنی شێروان لە مەکۆی سۆران ئێمە وەکو مەڵبەند پرسەسەری خۆشمان ئاراستەی هەموو لە ماڵی کاکنی شێروان دەکەین و ئاراستەی هەموو ئەندام و لایەن هیندستانی ئەم بزوتنەوەی ئەەکەین بەڕاستی کۆچکردنی کاکنی شێروان بۆ شایشی سیاسی لە هەرمیوسان دروست کرد بۆی ئێمەش بۆی بەپەرۆشین بەڵام هیوادارین هەوادارانی بتوانن کە لەسەر نەهج و بەرنامەی کاکنی شێروان بتوانن پەرە بە بەرنامەکەیان بدەن بۆ خزمەتکردنی هاونیشتیمانیان. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پێشوازی من لە هەواڵانی مەڵبەندی کۆمەڵ کرد کە بەڕێز مامۆستا مەلا موسلیم و بەڕێز مەلا مەروانی مامۆستا مەلا مەروانیان لەگەڵ بوو بۆ دەربڕینی هاوخەمیان لەگەڵ ئێمە لە خەمەکانیان کەم کردینەوە لە ئازارەکانیان کەم کردینەوە ئیدی هاوپەیمان و خۆشەویستی ئێمە بە خۆشحاڵیەوە سوپاسیانەکەین بەخێربێن سەرچاوانمان.